دوێنێ شەو خۆم بە چاوی خۆم دیمە ڤەی پێکێشا لەبەر دەرگا بەلەچکەکەی و پانتۆڵەکەیەوە کچیش دایکیش یا تۆ عیبادەت دەکا لە ژوورەوە نوێژەکە ڤەی پێکێشا و چاویە گێڕا تعلیقی لە کوڕیژە لێوە ڕۆی ناڵم بە مناڵی هاتو چۆیە کرد زۆر باش بوو ئێستا لە گازی نوشتە بەشکم نەسیحەتێکی بۆم وتم خۆ بردێ وتم سوێن بە ئەڵڵا خۆ بردە کردە بە گازی نوێ بوو هێشتا ئێستا من لەم جێی خۆمە دام نابوو ئیمامەتیەکە کە چەندی تیا دام ناو ئیمامەتەکە لەم جێی درمەکە مناڵێکەوە ماڵیانە لەوێ دراوسێشە لای خۆی ئێستاش نەهاو باوکی بڵێ داوای لەبوردنەکە مناڵەکەم وای کردووە لە مناڵەکەت پاشقوڵی لێگرت بوو هەڵیابوویە خوارەوە حەوتە قەڵیا بوو لێرەی میزەکەشی بەخۆیان کردم بابون مزگەوت میزی شتیاکی قەیناکە بابون مزگەوت کاولیشی قەیناکە بابون نوێژی تیانەکەی قەیناکە بابون نوێژەکەت کورد کەیتەوە لەبەر مناڵە قەیناکە بابون خشوع نەمێنێ قەیناکە بابون مناڵەکە و باڕاکەڕاکە قەیناکە ئەمە بوابانە لە کوێنە داوڕشت کێ ئەمە بوابانەی داڕشتووە لەم دینێ چه ئیمامێک سەلەفت کێ لەوەیە چ پێشەوایەک وای وتووە ئەم ئەبوابانە و لە کوێ هێنا هەمووی داڕشت وەڵا لە فلیمی تورکیا دیوە ئەی لە فلیمە تورکیەکە مەلاکە یاریەکە لە ناو مناڵەکە لەگەڵ بناڵەکە باشە ئەسڵ ئەمە حکمی چی لە وەرەگیرێ نابێت ڕێبەی مزگەوت پیس بێ پاکیشکیتەوە لا روايتك بخاري ومسلمة فرمت ثم دعا الرجل رسول الله صلى الله عليه وسلم بيعقي بانك التوارة لي نقرأ فرمي إن هذه المساجد لم تبن لهذا أقداري كدو ميكم جاد قيناك أم مزقوتانا بود رزنك رابي ميزيد ياكي بتما بجاري كبيتو بيالين نايلين يقبلناك باشه ستو كبمنا رولا وما كلام مزقوتا قبل شيء بابا دشتك يمي ذكر ده مزقوتو جاو كيف يندي بوه ها كيف يندي بوه ايش يندي بوه يعني امر بمنكر نكين طاو بلين كاولي كان مزقوت ابيشتيوا نابشتيوا بهيت شيء نابشتيوا فرمي مزقوت بو دروز نكراو إنما هي للصلاة وذكر الله وقراءة القرآن والرواية والدعاء مسجد شويني نياج شويني قرآن خوي عندنا شويني ذكري الله شويني دعاء شويني وني أنجا فرمك أبرا روي دود يرشع لي اللهم يرحمني ومحمدا ولا ترحم معنا أحدا كان هميان هواري عن ليك الدوايش طبعا كاتوها همي موري ليك الدو يشكينا عشرين وتي أي پروردگار من رحم بمنك وبمحمد لقال ما يرحم نكي بيك أحد يعني بكسي ترينك رسول الله صلى الله عليه وسلم فرمي لقد ضيقت واسعا اشتيك كفراء أنا رحمي الله تو كرتك الدواء يعني لا سر وجه رازينا وكر دارك وغلط هو خاص كش غلط رحمي الله فرانا برتسكي دو بس بوخو والله يباو ملة تجبقلته ما تجبقلته كواتار كسيم حديثي بو هنا إلا باب يوايا با من المزقود كاولكا لبرهي دشتكي ميزيت يا كردوا لي قبول نكي أو جاهلة رأسي جهلة أو فتوى جهلة أو خلق قمراكا أو خوشي قمرا هاتوا حديثا لباب يوايا با مزقود كاولكا يقينا لا أنا منال وغيري منال شو بابي كوا ماني لمدينة نيمانا بس علمانية كانوا ديمقراطي خوازة كانوا حركية كانوا وحدة ويقمرا كانوا بابيان دارشتو هان با مزقود كاول كري للآن من الله وغير من الله شو تنعن ميزيش تيكري تو به قنبه هاي لكانت كلم حديث يا رسول الله صلى الله عليه وسلم فرمي إنما أم مزقود أنا بس بو أوكراو ليش قرآن ذكر دعاء بويا لووا زورق لعلماء قسيان كردوا لسر خوتن لمزقوتي شغلان بور عبوار وناچار نبي بوني خوتن كيج ناقي وعلى انا قد بيته هوي ريقرتن لن يشوينا كان بوني بخويت يعني باشا وقسيان كردوا لسرنا نخواردن لنا ومزقوتي شا فرمنشون كحديثك برانويتي ومزقوت شوين يواني ترني تو بوني لنا ومزقوتي شانان خوي يا لحوشية على درو يا أواني ياخذ مقرنا تشاربي
یا ڕۆژوشکاندنێ بێ شتێکی تر ئەمانە وەلەما هەمووی بڕانویانەتەوە قسەیان لەسەر کردووە نەک تۆ بڵێ وەرن مزگەوت کاول بکەن یا هەڵپەڕن داپەڕن یاریکەن نازانن چی پێ بکەنن نوێشتێک بن نێڵن کەس نوێش بکە هەی لەوە ئەڵە چی ڕێگەرەوە مزانان لە دوا نێن مزگەوتێک بن و نوێشتێک بن و تەشویش دروستکەن سبەی لە نایەنەوە بۆ مزگەوت کە تۆ هاتی نوێژەکە دەمووی تەشویش بواگاو لێ نەبوو ێسە تۆ نوێژ نەکرد خۆ رسول الله صلى الله عليه وسلم رب قائم ليس له من صلاته إلا السهر زۆر کەسێ هەڵەسێ بۆ نوێژ لەبەرەوەی خشوعی نییە هەر بە پێوەستانەکەی بۆ ماوەتە خشوع ئەساسە لە نوێژە ئێوە نایهێڵێ ئەو نایهێڵێ یعنی من بێم حتا ئەچمە قەبرەکەمەوە لەو ڕۆژەی باڵغ بووم قبوڵی کەم مناڵ لە پشتمەوە خشوع منێڵێ لە نوێژە هەموو نوێژێک ماوە بکەم يعني تو فتوى أي أبي من أو قبول كم وعام من يشخينان أو قبول كم كان صالين بو مزجوت ولا بر من الخشوع تانا رو بهم تانا لحفت صالك وبيقدر تاوك بالصالك تاوك بان صال هم تمني ويانا يعني أما قبول كين بمنال نال النبي وابي لو قبولنا كين أجر وابي بيت مزجوت حار مزجوت أواب رو منال هر خشوع بري ونيشتيك بقى هر خشوع بري ونيشتيك بقى يا مجبلين قينا ها أم حديث بيني يعني كومال أحاديث هنا فقه كليه ورجلن قسم بالله أو دجال جرأتنا كفقه ليه ورجل أو دجال كيلا آخر زمانه جرأتنا كفقه ليه ورجل بلا أو ما بس تكيدي حديث أبوه يعني رسول الله صلى الله عليه وسلم هم أميك شيء زينب هذا مسجد يقرت باه كم جاراته يكجال رسول الله شيء اللي قراني يجي خلق تيجبا قلت يا باشي خويا نجي خويا بانا شنو يجي خلق تيجبا إمام مالك وافق قرتي تبانا شنو يجي خلق تيجبا قلت يا باشي خوي أم شوارة هنا ألو شو نيجنا برا الله كا يك جنازة نيجبا برو الأخوان برس باورا كان جورش أهنا لقال خوي شوار ده صالة دوين يشوا خوم بتشاوي خوم ديما في بيك يا شارع بالدرجة بلش كيو بانطولا كيو كتشيش دايكيش يا توعي بعد تقال جورو نيجك في بيك يا شاو تشاوي جرا تعليق لك رجال وارو باشا هاي سيما قبولي كينا معنا هاد مزقوت هيبتينا ما تشيليه كتو من الله هنا لمن عليه وشرشق وياريت يا كده او كشانا هروانا كمن ده صاله ليرم هاش صالنا صالنا بيش بمنالي يعني هنا شي انا ويش دوم مزقوت يعني كده كينا يود بواكي باشا اسوي له درجه خوشتان شوانا بينه من الله اللي في باكيشن همو انا شنو مزقوت الله كيرنو ببني جلنا بقبول يعني بيلم لنا مزقوت ابن كاولي كان نصيحتي شاننا كم حق نبي بس دي شو برنت ما شان كان شو امنا على اندس بدم مزقوتات شلون في باكيشن هل برون اسواري في باكاني ان وجغر كاني ان لبي باكشان لجوله ويا هنا ابو مزقوت لمن عليه وحقينا بسريو مر الله يكن يشتي بالدنيا كاولك ويلي درشو نه هنا ابو مزقوت بلا ورن يشبك من ناو هنا بو ياري كردن ورا جوا بقرا لدرس ودور من ناو هنا بو قالتوك او كان مناليتيا لما مزقوتها بين جزء 4 جزء ده جزء قراني لبر كردو لبري باوكي بياو بو ديني هنا ابو مزقوت نكبر الله يكابو تيك داني دين لخلق چنيتيا من دسي يوم الله انا ما چكم دسي باوكي شان ما چكم كهوا پروردي كردوني هنا وني بو مزقوت بو ما بس هنا والله اوانيتر كهوا هنا بيانن كاستش اي بينه لدروچيه كاو موقفي شينيه بڵێ مەشتێکی باشی کردووە وەڕێی بەم بڵێم با مناڵەکەی بێنێ ئەوە نوێشتێک بە ڕێنایەم نوێشتێک بە هیچ شێوەیە ڕێنایە بە هیچ شێوەیە ڕێنایە وەکو باسیشم کرد مناڵی تیا سوێن بەخوا 4 دانە ساڵە لە نوێژە ئوح و بەهاوین زستان بەهار پاییز بەس لە نوێژی شاوایە بەس لە نوێژ شاوایە خۆم دەورەم پێوتووە بە 4 مانگ لەبەردەما بووە قورئانم پێوتوە کۆکەیەکی نەکردو بەس لە نوێژە واکە توما ورا شروب بوكرم ورا وبنبو خسخانه ورا كسكارم دكتور بزام چيتا باباوكي متوا نباوكي جوياتي نخوشي هر بردام شي لسري شي خوي 4 ساله كمن يجلم رولا با هو بو چي تورب بابا 4 ساله تحملك 4 ساله ولا نيجا اكو كيبا جوي منه بنا حق 4 ساله تحملك
بۆ تووڕەبوو ئەگەر بڵێم وامەکە مناڵی تیایە سیۆن بەخوا 4 ساڵە 5 ساڵە لە مزگەوتاڵێم ڕامەکە بەخوا گرتومە نوقڵم ماوە تێ ناوچانی ماچ کردووە نەسیحەتم کردووە بە باوکی متووە بە برای متووە هەر براکەی لەگەڵ یاتی لە خۆی گەورتردون دەستی بگرە بە ڕانەکە ئێسەش ڕاکە خۆمە مناڵیش نین یعنی ئێستا مناڵ نەماون 13 ساڵم 14 ساڵم من لە 8 ساڵی و 7 ساڵی و 9 ساڵی ومانایە پێم وتووە ئەمانە مەکەن ئێستاش هەرێکە لێشی نایەت چیتەوە کاکە دەی مناڵی ئەم بێ لە 3 ساڵیەوە هەتا 10 ساڵی نوێژم لێ تێک بە مناڵی ئەو بێ کە ئەمڕۆی گەورە بوو ڕۆشت طبعا ئەوانە هەمووشی لە گازینۆ خۆیانە بینەوە کە تەربێتیان نایەنەوەکیان نیە بەسەریانەوەیان هێن ئەیان کەن بە مزگەوت تا تێکی بن مناڵی ئەوی تریە ئەویش 10 ساڵی کەم لێبەرێ مناڵی ئەوی تریە ئەویش 10 ساڵی کەم لێبەرێ کەی نوێژکەم کەی بزانم خۆشەوە چییە کەی بزانم دین چییە ئەوە کێشەی منە لەگەڵ ئەو خەڵکە ئاوا لە دین تێگە ئاوا لە دین تێگە مناڵەکەی هاتووە جاری وا هەبووە باوکی نالەبارتان با پێ بڵێم هاتوۆتە ئەم مزگەوتە زۆری حەز بە دین بووە ئەوەشمانەیە لە من نزیک بووەتەوە دانیشتۆ پرسیاری شەرعی لێ کردم حەزی بە قورئان بۆ و تێتی فێرم کە وردە فێرم کردووە کە باوکی پێی زانیوە لە من نزیک بووەتەوە بردێتێ دەرەوە نەیتەوە بە مزگەوتە ئەوەشمانەیە بۆ ئەمە تێکیە کا بە ئیسلامی ئاوای لێکا وای لێکا والله دوای 8 ساڵ هاتەوە بە خۆمی وت ئەو مناڵم بە مناڵی هاتوو چۆیە کرد زۆر باش بوو ئێستا لە گازینۆ شتە بەشکم نەسیحەتێکی بۆم وتم خۆ بردێ وتم سوێن بە ئەڵڵا خۆ بردە کردە بە گازینۆیە بوو هێشتا ئێستا من لەم جێی خۆمە دام نابوو ئیمامەتیەکە کە چەندی تیا دام ناو ئیمامەتەکە لەم جێی خۆم لەو مناڵانە وتم تۆ خۆ بردێ سەهاتوێڵی بڕۆ بێنەرەوە دەرەوتم بەخوا بە قسەم کە ئێسەژەی هێنمە دەرەوە مناڵەکەیم دیوە نەسیحەتم کردووە کە ئێستا 7 ساڵش 10 ساڵ ئەو کاتە 10 ساڵ بوو هاو بەلای نەسیحەتم کردووە قسەم بۆ کردووە چەند نوێژێ هاتووەتەوە باشە وابەستەی مزگەوت بووەتەوە دیسان باوکی لێ تووڕە بوو من نەموت ئاواش خۆی هاتەوە بۆ لام وتی باوکم پێ نەوت بووی وا بکەم بێ بۆ لام و تەکلیف نەگوتم با تی دەوەڵڵا ئێستا ئەڵێ نابێت تۆ ئاواش بچیتەوە چیتەوێ چیت ئەوێ یعنی ئەمانە پیانەوترێ باوک ئەمانە مناڵ پەروەردەکەن ئەوانە پیانەوترێت دایک ئەمانە مناڵ پەروەردەکەن یەک و دوو نمونە ملا نییە من 10 ساڵە لێرەیەم سەدان نمونە ملا مناڵەکەی نزیکم کەوتۆتەوە دووری خستوەتەوە لێ مەسەلە گازینۆیە باوەڕەکەی لەماوە تەقەی لە خەڵک کرد بوو هاتبوو سڵحی بۆ بکە ماڵیشی لێرە نەماوە تۆ بۆ لە منە دوور خستەوە پێم وت والله تۆ بوو هێشتا نزیک بێ لە دینەوە وانە فێرە بوو دروستە بوو بەس تۆ خۆنەوە هێش خۆ بردەوە ئەوە زۆر بێ و باوکانەیە وە بڕۆ تەماشای مناڵەکانیان کەوانی کەوا مناڵێن یان باپیرێک هەیە مناڵێکی گرتۆ بەدەستیەوە باشەی هێنێ بۆ نوێش 3 ساڵە بەدای بیەوە هاوارەکە نوێش تێگەیە قساکە ڕاکە بەڕیزە نەزانم چی هەر ئەو مناڵە ئەگەر ئەو باپیرە خۆی لە ماڵەوە بەتەنیا نوێش بکات دوو جار بەبەردەم یا بڕە سەری سێم پیاکێش ئەیەوێ ڕیزێک لەم سەر بۆتە چەند کەسە لەم مزگەوتێمان 100 شتێک کەسە بەبەردەم 100 ئەوە نەکەسە چەند جار بڕات و بێت و نوێش تێک با کە زەقی نەبێت کەس پێی نەڵێ بۆ واکی خۆشی نایگرێ کاکە پیاوی سنت تطبیقەکەی ناڵی ڕسوڵ الله صلی الله علیه و سلم ئومامێکی زینە باتۆتە مزگەوتەوە هێدەوە کۆ بیگرە باوەشە بانە چێک بەردەم نوێژی خەڵکە هەر هیچ نەبێ سنت تطبیق بیگرە بانە ڕوا خەڵکی زانچ حەسەن و حوسەین لە جومعەیە دێن رسول الله صلى الله عليه وسلم تسمي بركي دا بزي انغريه الجمعه خلق تيق نين انغريه ام باتا باوج لنوم من بركه لقال خوي دا يعني تا طوابد ام باتا بو بابتانا كهات ولا شرع بو نهاتو بامنا بمزقوت كاول بو هاتو كمنا بكنترول كلي لمزقوت بعكسه يعني تو فقه حديث يقد بو يعني امان عجيب عليا ژنێک مناڵەکەی گریا لە نوێژە ڕسوڵ الله صلی الله علیه و سلم نوێژەکەی کورت کردەوە ئینا ئەعطەیناکە الکەوثەر لەبەرەوە ژنە دیبا مناڵەکەی نەگری بەڵام فەرمودەکەوان نییە کە لە ڕسوڵ الله پرسن صلی الله علیه و سلم نوێژەکە کورد بوو یعنی سەحابە حەزی لە نوێژی درێژ بوو حەزی لە عیبادەت بوو ڕسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ چی خفت أن تفتن به أمه وتم با دایکی تووشی فیتنە نەبێ بە مناڵەکە یعنی خشوعی بڕۆ هەرۆشی لای مناڵەکە بێ بۆیە تم بان وێژەکەی دروست بێت
ئەوە چی لێ وەرەگیری تۆ مناڵای هێنێ بە فیتنە بۆ خۆ جاری وایە واو لێکان نوێژەکە دروست نەبێت جگە لەوەش وا ئەکا نوێژ خوێنان نوێژێکی لەسەر سونەت نەکەن هەموو نوێژەکان نوێژی کێ بێ نوێژی ئەوشنە کە مەشغوڵە بە مناڵەکەیەوە ئەکرێشتیوە من بێم 5 فەرزە نوێژی ئەو کەسەتان بۆ بکەم کە مەشغوڵە بە مناڵەکەیەوە ئەکرێشتیوە فۆڕی کەوتەر بخوێن و بتان نێرمەوە ئەبێشتیوە ئەوەیە من وا بکەم 5 فەرزە ئەوێ وا بکەم ئەی ڕەسوڵ الله وای کرد نەخێر نەخێر وای نەکرد ئەوەیە بێ ئاگاداریان بابەتانە بێ بام حەدیثانەوە لێک نادرێتەوە تو ئاوا دین ناهێڵیتەوە هەر هیچ ناهێڵیتەوە لە دین مەزگەوت بێ بە مناڵ بازاڕ و تاو عیبادەتی تیا نەکرێ باشە مزگەوت بەجێڵین بۆ نەچین شوێنێکە بۆ خۆمان دروستە بێت پێتان خۆشەوە مزگەوت بەجێڵین بۆوان بە هەڵی گێڕنەوە کاولی کەنی ماچین شوێنێکە بۆ خۆمان دروستە بێت ئەوەتانە لەبەر چی لەبەرەوەی الفقيه الأكبر الدجال چی کردووە کتێبێکی فقهی بۆ نووسین لەبارەی مناڵهێنان و بۆ مزگەوت ئەبوابی تایبەتی داڕشتووە بابون مزگەوت میزی شتیاکی قەیناکە بابون مزگەوت کاولی شیکەی قەیناکە بابون نوێژی تیانەکەی قەیناکە بابون نوێژەکەت کورتکەیتەوە لەبەر مناڵە قەیناکە بابون خشوع نەمێنێ قەیناکە بابون مناڵەکە و باڕاکەڕاکە قەیناکە ئەمە ئەبوابانە لەکوێنە داڕشت کێ ئەم ئەبوابانەی داڕشتووە لەم دینێ چه ئیمامێک سەلەفت کێ لەوەیە چ پێشەوایەک وای وتووە ئەم ئەبوابانە و لەکوێ هێنا هەمووی داڕشت وەڵا لە فلیمی تورکیا دیوە ئەی لە فلیمە تورکیەکە مەلاکە یاریەکە لەناو مناڵەکە لەگەڵ بناڵەکە باشە لە فلیمی تورکیا دیوێت ئەمە دینەکەیە یان مەلایکی تورکم دیوە وای کردووە لە ڤیدیۆیەکە مەلایکی تورکم دیوە وای کردووە لە ڤیدیۆیەکە لە کاتی نوێژ وای کرد مەلاکە ها لە کاتی نوێژ وای کرد ئەگەر نوێژ کرد بۆ خەریکی یاریش بوو ئەگەر یاری کرد بۆ خەریکی نوێژ بوو چۆن شتی وایە بۆ نوێژە دروستە بە یاریەوە ها تۆ بۆ درۆکەی لە کاتی غەیری نوێژە مناڵێک گەلە یا سوحبەتی لەگەڵاکەم قسەی لەگەڵاکەم لەگەڵ مناڵێک کە ڕاکەڕاکەن سوحبەت لەگەڵ قساکە کاتی نوێژ نییە قەیچێکە وابی کێ جگە لە کاتی نوێژ تووڕە بۆ لە مناڵ تێتی بۆ واکەی کێ کاممان جگە لە کاتی نوێژ و دەرس کەس وەلێشیان تووڕە نەبووینێ بە نەرمی پێیان هەڵێن جاری وای بە باوکێڵی باوکێڵی چەق شەی بەسەریە ئەوەی پێ ناخۆشە من بە باوکی مناڵم وتووە زۆر زۆری پێ ناخۆش ودای چۆت زەمی کردوم لە شوێنان پێم گەشتوەتەوە ئەنجا حتا چیشی وتۆ خۆی مناڵەکەیێنێ بۆ مناڵی من واکە لە مزگەوتە کێ دیوێتی چ مناڵێکی من لە کاتی نوێژە ئاوای کردو چ مناڵێکی من وای کردو بێن پێ بۆم بێن منە ڕەحمەد و محەممەدم هەیە بۆ نوێژ بەخوا محەممەد دوو جمعە لەمە پێش یەکەم جمعی ڕەمەزان میزی هاتبوو دوای دوێژی جەماعەت لێ بوو بۆ ڕای کردبوو بە خێرایی بڕوا میزەکەی بکە لەسەر قادرمەکە مناڵێکەوە ماڵیانە لەوێ دراوسێشە لای خۆی ئێستاش نەهاو باوکی بڵێ داوای لەبوردنەکە مناڵەکەم وای کردووە لە مناڵەکەت پاشقولی لێگرت بوو هەڵیابوویە خوارەوە حەوتە قەڵیا بوو لێرەی میزەکەشی بەخۆیان کردبوو فریان نەکەوتبوو بیکە کوا مناڵیەنەوە کا لەناو مزگەوت بە پەلا من هاتوومەتەوە چوومە ژوورە یەکسەر نوێژی سونەتی دوای جومعەم دابەست نەمزانی ئەو وای لێ هاتووە دراوسەکان بردبیان بۆ خەستەخانە و پیاوە بردی هێنایانەوە بە تەقەڵەوە چی ژەڵێ کێژ وای لێکرد مناڵەکەی ئەوە ئێستا بڕۆی پێ بڵێەوە مناڵە بانەیە بۆ مزۆڵە بۆنێ چی کردو دێ باشە بەشکم ئەمیایەتی بەشکم چاوی بووە کوێر بووە لەسەر ئەو قادرمانە وای لێکرد ئەی هەر بڵێم هیچی نەکردو مناڵەکە هەر بابێ بۆ مزگەوت کاولیکە کارگاتەوەی مناڵی خەڵکی ژوای لێکە هەر مناڵی منیش نەبێ مناڵی خەڵک وای لێکە خۆ منیشم پێ نەوتو نیشتە نە بە باوکی هیچ ئەو 15-20 ڕۆژ ڕۆشتەوە بەسەرا نەهاتوە بڵێ ئەرە کاکە داوای لێ بوونم کرد کاکە چی پێویستە خۆ خەڵک مناڵەکەی بەریش بێتەوە دراوسێکی ڕوا بۆ لاڵە چی پێویستە وایە بانە خزمەت تا من دراوسەکان هاتن بردیان بۆ خەسەخانە حەق بوو باوکیەوە بیبە هەر هیچ نەبێت هەر خۆی نەکردووە بە ساحێبی ئەنجا هێشتا ئەویش لەوانێ مناڵەکەی من تاوان باکە ماڵەوەی هاتەوە موگیانی ئاو گوتم وەچی وتی وەڵامی زم کردو بە خۆمان کەوتوم لەبەر ئەو یاومی بە عەرزاو مناڵ هەر بێ هیچ دیارە پاشقولێکی لەگرت پیاوی بە عەرزار بۆ خۆشی کە ڕای کردو بچێ بۆ تەوالی بۆی میز نەکا بەخۆی میزەکەشی پێ کردو بەخۆی ناوچانیشی وا لێ کرد ئەوە مناڵی خەڵکە ئەمە منە بێ بیاڵم بێتە مزگەوت ئاوا بەردەوام بێ ئەگەر بڵێم ڕۆڵەوامەکە لە مزگەوتە نەک لێی تووڕە بووم نەک هەر هیچ شتێ هەر بڵێم ڕۆڵەوامەکە لە مزگەوتە ئەوە کەتنم کردووە تاوانم کردووە خراپەم کردووە ئەوانە
ئەو بۆیە لەسەرەوە بابەتە ڕۆشتم چونکە بەڕاستی دەجال و کەذاب و مولحیدەکان کە مەبەستیانە بە مەبەست مزگەوت تێک بدرێن نوێژی تیان نەمێنێ خشوعی تیان نەمێنێ عیبادەتی تیان نەمێنێ ڕیزی تیان نەمێنێ دەرسی تیان نەمێنێ دەوری تیان نەمێنێ ئەڵێ ئێوە ئەبێ قبوڵیکەن مناڵ بێ هەمووی کاولکە بەم حەدیثانە ئەو بۆیە لەسەری ڕۆشتم هەموو جارێکیش لەسەری ڕۆم چونکە خەڵک پێویستە بگاتەوە بەگوێی وەی لە قیامەتە ئەوە ئەوەستێن دەین تۆ لە ڕیزیکەی ئەوانەی کە پێو خۆش بۆ مزگەوت ئاوای لێکرێ ئێمەش لە ڕیزیکەین ئەوانەی کە پێمان ناخۆش بۆ حرمەتی مزگەوت بشکێنرێ لەوێ محاسبەکرین و یەکترە بینینەوە بەڕاستی کارە ساتە وای لێ هاتووە یعنی ئەگەر تۆ بە مناڵێ بڵێ ڕۆڵە مەقیژێنە عیبەیە ئەگەر پێی بڵێ هەڵبەزوودا بەس مەکە کاتی نوێژە عیبەیە تۆ لە سەر تەکەوێ وانیە ئەمە ئەمر بە معروف نەهی لە منکەرە تۆ تەوێ نەیکەین دەی وەڵڵا منافق حەزی ناکرد ئەمر بە معروف بکرێ و نەهی لە منکەر کرێ قەسەم بە ئەڵڵا منافق وابوو عكسك يكر يأمرون بالمنكر وينهون عن المعروف دي تورك إيشي منافقك أكي ابن سلول بما يدس خوشي لي أكردي أي فرمو أي ود أشهر بالله متبعي خوامي دس خواش به من يجهروا عن كدو لسدني رسول الله صلى الله عليه وسلم أمر بمنكر كدو نهي لمعروف كدو أولا باري وبابته بابي كتاب